هێزی پێشمەرگە لە بەرەنگاربوونەوەی داعشەوە بۆ بەرەنگاربوونەوەی کەشوهەوا بە شێوەیەک کە بەرزبوونەوەی پلەی گەرما بۆ سەرووی 50 پلەی سەدی هێندەی شەڕی داعش پێشمەرگەی ماندوو کردووە. ئەو پێشمەرگانەی کە لە ناوچەی کۆباشی خۆڕەڵاتی سەعدیە لە ئەرکدان ئاماژە بەوە دەکەن گەرمای کەشوهەوا و گڕەی ناوچەکە تااقەتی پڕوکاندوون، بەڵام خۆشەویستی خاک وای لێکردوون ئارام بگرن. ئێمە وەڵای هەرچەنە دنیا گەرمە و بەڕاستی جەوەکەی زۆر گەرمە، خۆشەویستی خاک وای لێمان کردو تەحەمولی ئەو گەرما بکەین. بۆیە گوێمان لێ نییە هەرچەنە گەرم بێت ئێمە هەر زیاتر دفاع لە خاک وەتە نەکەین، ئامادەین بە خوێنی خۆمان، حتا دواتڵی بخۆیمان ئامادەین بەرگی لە خاکی خۆمان بکەین. لە ناوچەی کۆباشی هێزی پێشمەرگە بەدەیان ڕەبیەیان داناوە کە مەترسیداری ناوچەکە وای کردووە کەشوهەوا لە بیر بکەن و هەمیشە چاودێری وردی ناوچەکە بکەن. ئێمە هیچ باکمانلی نییە بۆ لەلایەن کەشوهەوا گەرمیشە و جەوەگە زۆنە لە بارە و گەرمیشە و زۆر ئاسایشە لەمانەوە بە ئەرکی نازانین شەڕی داعش بێ و هەر ئامادەین خاک پارێز و نیشمان پارێزین و سەبرمانەیە و تەحەموولمانی شەیە. ئەو پێشمەرگانەی کە لە ڕەبیەکاندان پێشتر گیرۆدەی دەستی سەرمای زستان بوون، بەڵام ئێستا تینی هەتا و ناڕەحەتی زستانی بیر بردوونەتەوە. دیارە پێشمەرگە بۆ ساڵێکە چێ لە ئێرایە لە بەرگریکردن لە نیشتمان لە بەجێهێنانی ئەرکەکانی و لە پاڵ بەجێهێنانی ئەرکانە پلەی گرمی دیارە لە ئەم ڕۆژانە زۆر بەرز بۆتۆ لە عێراق و لە ئەم ناوچوو لە هەرێمی کوردستانیش پلەی گەرما لە ڕادە بە زۆر بەرزە، پێشمەرگە وڕێی بەرزە، معنەویاتی بەرزە، نە گەرما نە سەرما بە هیچ شێوە تەسیراتی تێناکە. ئێمە ئامادەین لە هەموو فەسڵەکانە بە سەرما بە گەرما بەرگری لە خاکی خۆمان و هەرێمی کوردستان بکەین. هێزی پێشمەرگە تەنها بەرەنگاری گەرمای تااقەت پڕوکێنی هاوین نەبوونەتەوە، بەڵکو بەرەنگاری قەیرانی دارایی و درەنگکەوتنی موچەش بوونەتەوە بە شێوەیەک کە 2 مانگ و هەندێک جار 3 مانگ جارێ موچە وەردەگرن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.